کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە هاتوونەتە دەڤەری زاخۆ و بە تایبەت شارۆچکەی دەرکار و باتیڤە کە بۆتە ناوەندی شەڕی سوپای تورکیا و پەکەکە. ئێمە لەسەر بەرزاییەکانی ناحیەی دەرکارین کە لێرەدا لەم چایە کە دەبینن لەقەت ئەم چایە شەڕێکی قورسێ لە نێوان هێزەکانی پەکەکە لە نێوان سوپای تورکیا فڕۆکەی بێ فڕۆکەوان سوپای تورکیا بەردەوام لە ئاسماندایە. خەڵکی سڤیل ژیانیان لە مەترسیدایە. چەندین گوند دەیان گوند لەم ناوچەیە چۆڵ کراوە. ینی ئۆتۆمبیلێک دەڕوە خەڵکێکی سڤیل لەم شەقامە دەڕۆ مەترسی لەسرە بردومان بکرێت چ لەلایەن تورکیا بابزین زەرەرەکانیان چییە؟ و خەڵک چی دەڵێت بەرپرسانی ئیداری ئەو ناوچەیە چۆن دەتوانن لەگەڵ ئەم دۆخە مامەڵە بکەن و چێ قەرەبوویان دەکەن. لە شارۆچکەی دەرکار کە ئێستا ئەمە لەو شارۆچکەین زیاتر لە 5,000 کەس لێرە دەژیت. یعنی لە زاخۆ دەتوانم بڵێم چەند کیلۆمەترێکی کەم دوورە. لەم چیایەدا شەڕی پەکەکە تورکیا لەو چیایەدا ڕوودەدا. زۆر جار شەڕەکان لێرە خەڵکی ئەم شوێنە جێبیستی دەنگی تۆپ و شەڕەتەقەی ئەو دوو هێزە دەبن. لەگەڵ ئەوەدا ئەو چیایە پەکەکەی لێە هێزی تورکیا لە پشت ئەو چیایە هەیە خەڵکێک بەهۆی ئەو شەڕۆ زەرەرمەند بووە. حەجی موحسین ئۆتۆمبیلی هەبووە پیکەبی هەبوو هاتو چۆی کردووە لەگەڵ برایەکی یا خۆی نازانم برایەکەی خۆی بووە برایەکەی شۆفێری کردووە دواتر بردومان کرد بردومان تصویری ئەوە تەسویری جەناب ئەو برایەکە نەناو بووە از باقی هات لێبێت سێ ساڵ دەیلان بە دلێ نەدان یا سیل دفناویدا يعني سێم موشک بەرکرد سێ موشکل دعامیویدا لە دامی هادو شتیدا برایەکەت سەلامەت بوو هادو سەلامەت تۆش لەگەڵ هەشتیدا پیشی باشە بۆچی ینی تۆ لە چێ بووی ئەو کات ئەم چۆی ئاودارا بیستانە خوار گوندی جەمچیجێ باوەڕێکی ئەبلو بیبلا بیشەر تێک هات پەکەگێ سەداگێت هەدیژێ کوشتر واشوا کوشتر و بیشەر هون ئاگادار بوون ئەو شەڕ ناوەڵە ماگەدار نەبیدا دەنگی تەقە هەبوو یان نەبوو هەتا هەشتی وێ و پشتی بە بیشەر ڕۆژ بیست عەندەهی ڕۆژی بی نۆی ڕۆژ عەندەهی ڕۆژ هادی طیارە کوبرا هات طیارە حربی هات بفرۆکەوان هاتن وآخر زمان هاي ما قصد الربي قصده شايجو قصده بيت باشا بس اوتومبيلي ايوه مدنيه اوتومبيلي ايوه سبيله بود فروك ليدا والله قلت ايه حاجاجي هو صار الصور قول فكاش بكار حاجاجي هو كاور ديدت وش بهدي اما قمان ينكر قوما يعني بريدار بلا خاطش بلا باشا او تشيايا ثانيه زيتي دا او جا ترجي ديدا حاجه ديدا ابش بيش باجا ما ايه عاص وطني راقي دا هم يتدا شوان دنگي تقدي شبان الحدي بنينا داگی هلیکوپتر کبرا تاقید باشه سرکت ضرری کرد زراعتی باشه حجی محسن پیام بله چه و ضرر داده تو والله چه خرابوی کرد کسی هزار بحث هزار نویسیه هر نگوتیه هر نگوتی هزار بره باهی و جنی کار رضا پیجی همین وقتی درآمدی بی همه قابل تشریف به همه هفدر رو نشو ژیانی وە تەناهیەوە چاوا لێدە خودەیە هەتۆ ڕۆدایك بۆچە بەس ش بەربووم توپ و تایۆرە و هەوێت دیۆ گەلە نەخۆشە تۆپ و تەیارە یعنی ئەو دەڤەر بووتە دەڤەرە جەنگ ماوەسۆیە یعنی شەڕ دەنگی تەقە هەنە چاوە یعنی خەڵکێکی هەولێر سلێمانی نزانی شەڕەکە چاوە تو بەحسێ لێ بکە شەڕ چۆنە کوت بێژن ئەف تایۆرە درەنگی شافتێن هەموو بۆن جیۆت ڕاشینن کێ بینیتن نۆ مەترسی هەنە باشە ئەو دروستبوونە ئەو جەنگ ئەو شەڕ یعنی کاری وە زێدە کردی یان کەم کردی خودی کەس نەشی بچتە نەو ئەو قۆڕی خوا مەسەلە ئەبەیە پەکەکە تۆبێنە هەندە جۆرۆ ئەو تایۆرەش شەویش تێتە ڕەبیەت کرد یعنی شەو ڕۆژ عودی هەوڵدە باشە ژیانی وە چاو دێتە ژیانەوە مەثەلەن ملکرینە لێرە بەزگەلێکە تێ لێ زەرەر هەنە زەرەری تاین یعنی خەڵکی سڤیل خەڵکی کاسب جوتیار هەمی زەرەر کردی بەێ زەرەرکرد نەم ملکیوان ئەوڵە گەلێک ژێ سۆتین هەموو ملکیەوانی نەمۆیە سۆتین ئەرێ وەڵڵە یعنی خانوش هاتیتە ڕوخاندن
گوند هاتیتە چۆڵکردن هەمیە تۆدینە چولکن نەژێرێ پێ هەل هەمی هەشەڕۆنشێ و دێرەشیشێ و مێرگەشیشێ و چت بنێدی بەڵێ ینی هەرچی گوندە وێ دەبەرێ هەمی هاتە هەمی هۆ نەچولکردن کەوای ڕۆژ زێدە خراپ سەری هەمە سەری چیۆیە شوێرێ ئەو گوند هەمی هۆ مەترسی لەسەر ژیانی وە دروست بووە نەحی هێش نایە بەس دۆرەوی مەترسی ئەم کاسبکارە هەر لە ڕێگا باسی لەوە کرد ئەمە باسمان لەوە کرد کە دۆخەکە چۆن ئەو گوتی کاکە وەرن سەیری دوکانی من بکەن دوکانەکەم بەهۆی ئەو ئالۆزی ئەو شەڕێکی هەیە لە ناوچەکەیان دەتوانم بڵێم 3 کیلۆمەترە ئەو چیایەکەی ئەو چیا ناوی چییە؟ خۆمتیر خەمگیر ئەم چیایە شەڕی لەسرە دەڵێ بەهۆی ئالۆزی ناوچەکە شەڕ شێوی ناچارم ئەمن کەلوپەل نێنم بۆ دوکانەکەم چکە زەرەر دەکەم بۆ کەلوپەل نایێنی تۆ وڵا برۆمە کۆت بێژن کەلوپەلە دشۆنی میسالان بژم دەستی مە بدلێمە بەس بۆی شێت بیتەنە بۆ میسالان بژن دێت و هۆێ نابێت ئەنی ناتە ترسی وە هەیە ڕافکە خودی پامایکە و سۆبیتن بەلێ وڵا دەڕافکن وایکە دوو ڕەخێت مرۆڤی دۆ نەکوت بژن جیا هەمیت و بارۆند کرد باشە چەند خانوو هاتێ زەرەرکردن هات ینی موشک حالیاندا ئەس چژێرێ نزانم یان لەبێ دەردۆرێ خەڵک زەرەر من بووە خودی طبعا گوندێت ئەبێت فاڵۆ وەکوت بێژن شارۆن شە فاڵۆ شارۆن شە بسلمانە یا هەمی منتاقی تۆتی نەباردۆم پرۆستی باشە ئەو شەرچەوە ینی کیش هێرش دەکات سەر وده هیچ ترکوابێت هێشتنی گودو تورکیا فڕۆکەی نوێ ئەمە سامتینە هلیکۆترن هەلیکۆپتەر پێ دەرێ دەردەکەوە ینی بچاو دەبینن ینی مەترسەکە جدیە خودی جار جارێک بچن بینێت دۆشکای ڕۆمیێتکە داتینەیە باشە نوکە خەڵکێک وسات ترس چێبوویە ماڵی خۆ جێبهێری بڕوە ترسەیە چەند گون ناتێت چۆڵکردن گەلە چوەکە ئەمە گەلێک چۆ هەدیە کار و کەسابەتی چاوای ممنوع بگەی کەس بچێت بەرێ ممنوع محرمە ینی محرمەی هەر کەسێک بستە دەرەڤی دەرکارێ بێ دەبەرێ مەترسی سەرشانێ ئێمە بەرەو قەتچەی خامتیر دەچین کە ئەم چیایە چەند مەترێک لە ئێمە دوورە شوێنی شەڕی پەکەکە و سوپای تورکایە وەکو دەبینی شەقامەکە چۆڵە هاتو چۆن نییە شوێنی محەڕەمەیە هێڵی سوورە بەڵام ئێمە هەوڵ دەدەین بە چاوڕوونی بدەین بە بینەران بزانین ئەو شەڕە کە چەند کیلۆمەترێک لە دەرکار دوورە بزانین تا چ شوێنێک پێمان دەڵێن بوەستە چێ دێتە پێشمان چۆن دەبێت ڕووداوەکان بە چ شێوەیەکە خەڵکی ئەو ناوچانەکە لە تەواوی ئەو ڕێگای کە سیر دەکەن ئێستا چۆڵە هەرچی گوندە لەسەر ئەو ڕێگایە چۆڵ کراوە لەبەر ئەو شەڕە مەترسی هەیە بەڕاستی لێرە لە ئاسمان فڕۆکەی بێفڕۆکەوان هەیە نازانین کە ئێستا دەڕۆین لەسەر ڕێگامان موشک دێ نایە فڕۆکە ینی بە دوواداچوون دەکا سەیری ئێمە دەکا یاخودنا بابزانین چی ڕوو دەدێت ئێرە شوێنی شەڕی نێوان پەکەکە و سوپای تورکایە لەقەت ئەو چایە شەڕ بووە وەکو دەبینێن لە قەت چیاکەوە ئاگر دەستی پێکردووە سوتاوە تا دەگاتە خوارەوە ئەوە قەتچایە بە کاملی سوتاوە شەڕەکە لە نێوان سوپای تورکیا و پەکەکە بەریەکەوتن هەبووە ئاگرێکی زۆر دروست بووە ئەم قەتچایە لەوبەر هەمووی سوتاوە زەرەر چێ زەرەری کردووە خەڵکی سڤیل خەڵکی هەژار ئاگرەکە هاتۆتە خوارەوە گەیشتۆتە ناو گوندەکە ئەمە ڕزی خەڵکی فەقیرە ڕەزە سوتاوە بەڵام تاکو ئێستا کەسێک ناتوە بڵێ زەرەرتان چییە حکوومەتی عێراق ڕۆژانە بەرپرسەکان پەرلەمانتار چوزانم وەزیر سەرۆکی حکوومەت هەر هەمویان باس دەوە دەکەن دەڵێن سەروەری عێراق پێشەڵ کراوە ناکرێت سەروەری عێراق پێشەڵ بپێ بەڵام کەسێک ناتوە لە بەغدا لەو خەڵکە بپرسێ لە خەڵکی ئەو گوندە دانیشتوانی ئەو گوندەکە بە هەزاران بە میلیۆنان دینار زەرەریان کردووە زەرەرتان چییە؟ چیتان زەرەر کردووە کەشفێک بکەن بۆ ئەوەی زەرەرەکە قەرەبوو بکرێنەوە خەڵکی ئێرە پرسیاری ئەوە دەکا کاکە سوپای تورکیا دەڵێ من سڤیل ناکەمە ئامانج
پەکەکە دەڵێ خەڵکی کوردستانم خۆش دەوێت نایکەمە ئاماد بەڵام بۆ ئەم شەڕە لێرەیە پەکەکە کە زەرەر بەو خەڵکە دەگەینێ بۆ ناڕوە سوپای تورکیا چی دەوێت لە خاکێکە لە هەندێک شوێن 40 کیلۆمەتر هاتۆ تا ژوورەوە لە هەندێک شوێن 10 کیلۆمەتر ئەو دەڵێ شەڕی پەکەکە دەکەم کاکە ڕاستە شەڕەکە لەم شایە بەڵام فەرمو ئەمە زەرەری خەڵکی سڤیلە کە وەکو گوتم بە ملیۆنان دینار زەرەریان بە ماندوو نەبن چێوە دەچنیوە وەڵامی چینێک پازای خوا بێ حەزیوە هەنا بەڵێ مەترسی هەیە لەسەر ژیانتانیاننا خودێ تابعاً هەمووش گوندی دایکاتی مەترسیە یعنی دەگوندی دەرکەوی مەترسی چ ئەرێ وەڵا یعنی بە تەمای خودێ وەسادە خودە بە تەمۆی خۆ دەچینەمەوە بژە دە زڤری نەوە زڤری باشەوە چەند ڕۆژە وسایە ڕەوشێوە خودەیە بە تەقریبان سۆڵاکە یەک ساڵە یەک ساڵ ڕەوشیوە وساد ئەرێ خودایکە نە پەتر بە ناکەمترە باشە هەندێک جار ترومبیل دێنە بردومانکردن ترسیوە نییە ترومبیل بێت خودێم ترسن مۆنیامش نەوێن نەمۆژ 2 کیلومتر کەم نەوێن شناحیە دایکابن نکارن نکۆری باشە زەرەر زێدە بووە زەرەر زێدە آره ولا زیده بویا بس مولا مرۆڤی ما راحتی واگی چ تشنی یعنی بەس لە ماڵێ خۆش آره والله پشتی دەرکەویت مەترسی آره والله بەس لە ماڵ ماڵ بەس مۆلێدا ئەمە تۆ دایکاوێ وەکدی ماترسیە یانشلەوەی پەکێکێوە یانشلەوەی ترکۆ باشە زارۆکی وە یعنی ڕەوشە زارۆکی وە چەوای لە بێ شەڕێدا خودش ئەخ بەس ئەمە ینی نۆرمالە شتە حالەتێکی وسا خودێ نەنۆرمۆلە بەس مە هەرە بەب جوابی خۆدیتە یا سوپای تورکیا چت بێژنە پەکەکە چت بێژنەوە خودیامت بێژین ئەوە ئەردە کوردستانی هەر دۆرەکی و کوردستان بێ کوردستانەمە یا بۆشون خوینەوە پێشمەرگەکی جەحیلێکی و هاتەوە بدۆنێ بخوینەوە پێشمەرگەکی بژام هیویتکن هەردوو بچنە دەر شپەکێژێک و ترکۆژێک شارێ خۆ ناینە نۆمادەوە خاکی مە چۆڵکەن خۆکێمە چۆلکن هەرنجێ شارێ خوا ببن کوردستانە تورکیادا بەرفر هەیە نال سەر ئۆخەمەڵ وەتانیکە زارۆک لە پشتەی خۆت بارکردە ترسێتە دەسەر فڕۆکان خودێت ترسێمە هەیە یعنی ئەمە بیم تا کیلومترێکی تشنەوە بۆ جێری دایکاوێت تایۆرە لێ باش ئەمە یەک لە دیاردەکانە هەندێک لە شۆفێرەکان منداڵە لە دواوەی پیکەبەکانیان بار دەکەن دادەنێن بەس بوو ئەوەیە فڕۆکەکانی بێفڕۆکەوانەوانەی چاودێری ڕەوشەکە دەکەن بزانن کە ئەمە خەڵکی سڤیلەوە منداڵە یعنی زۆر جار ئۆتۆمبیلەکان لەلایەن پەکەکە دەگۆڕدرێ ئەوانەی کە ئەتسۆ دەکەن بێگومان لە ڕووی لۆجستی پەکەکە پێویستی بە خۆراکە بە ژیانە بە کەلوپەلە هاتوچۆ دەکات لەگەڵ گوندەکان بۆیە هەندێک جارە فڕۆکانی بێفڕۆکەوانی تورکیان چاودێری ئۆتۆمبیلەکان دەکەن بزانە ئۆتۆمبیلانە ئۆتۆمبیلی پەکەکەن یان هاوڵاتین ئەو کاتەش کە موشک باران دەکرێن زۆر جار کەسێکی سڤیلی وەکو ئەم بەڕێزە خوا نەخواستە ینی بۆتە قوربانی وەلا ئەگەریشەیە لە داهاتوودا ببێتە قوربان. ئەم شوێنە شوێنێکی گەشتیاریە لە ڕابردوودا گەشتار داهاتە و ناوچەیە بەهۆی ئەو شەڕەوە شەڕی پەکەکە تورکیا خەڵکێکی زۆری کاسبکار کە پێشتر لەسەر ئەو شەقامە لەو شوێنە گەشتیاریە کە سابەتیان دەکرد بەڵام ئێستا بەشێکی زۆریان بێکار بوونە دەرگایان داخستۆ چوونەتەوە ماڵەوە زۆربەی دانیشتوانی ئەو ناحەیەی دەرکار مەسیحین بەڵام لە کۆی ئەو گوندانەی کە لەو ناوچەیە 11 گوندی مەسیحیەکان چۆڵ کراون بە تەواوەتی چۆڵ کراون بوونەتە شوێنی شەڕ خەڵکەکە ئاوارە بووە دەربەدەر بووە نی داوای ئەوە دەکەن کەسێک لێ پرسیینەوەیان لە حاڵیان بکە حکوومەتی عێراق حکوومەتی هەرێم هەر لایەنێک UN چوزانم بەڵام دەڵێ کەس لە ئێمەی نەپرسیوە و شەڕی پەکەکە و تورکیا زەرەرەکە وەکو خۆیان دەڵێن بە کاسبکار و خەڵکی فەقیری ناوچەکە کەوتووە.
بێژەمە ئەو ڕوودا و چەوە چێ بوو مامۆستا بخير هاتنا هوت كن سدش وير هاتن حتى فيري كاكالك دريجة روجا بيست هاي باشاش طيارة هابت قندا كان زكيما ديرة 1100 متر 1100 متر 1100 متر يعني كيلومترك و100 متر بالي كيلومتر و100 متر طيار هابت قندا كان بيسب افا لزكيما شويري وقت صاروخ باقي صاروا لك يدري دا يعني ويري ما جابي تشبو ام نزان ويري هابت ام نزان تشتغل تيانا كيلومترك و100 متر صاجمه وي مالي بالي شظيه ويري بابين يعني الطياره بلا صاروخ بلا بوقت الطياره هابت شظيه وي هيك هات كتسر صحفه من دنجي زور بو دنجي قالك حيلبي وقت دنج هات منزاني الفيريا يا شبا بس درمدار خاني يزدر كاتم درمدار خاني متشتش نادي مخابره جيرانك كرم قلت كيف قلت اويها اجر دياره ويري هابت وقت قلت ويري هابت مقديره شما شو مجور با تامين بو يعني زرر نكت يا مرابيت اخبار فكان قص احكي مكاتشيه دي اخبار اخذن حتى سحاري هات اخاري مسحكري شيشم دي تنبيري حمي كاتي من برخدا باش كيف هاتني شيشم برخدا رونا هي ديت جامع حمي كاتيا وصندوق وكاتبين يعني ترومبيلة زرر كتي ترومبيلة كاتي زرر وسقيفه طبعا شوي قالك نسبة راتبه من قالك بي زيد ابو سقيفة بده زار ده ورقة من تشيكري بس سقيفة لو كأو لازم بدل كملي باوي وسيارة شي متشيكر أبا بين زرريتي بس الحمد لله مدكت إن سلامتي وخلتي كنت يعني بارية زرر بويا زيادة ترى $2000 تشوية جبلي زرر سيدة $2000 مثلا كقيمة سيارة يشوي شوي باشا تبيجي من كسك هاتي دفور بيجي زرري وشي حمي هاتن إذاعة حمي تصوير كرن بس بيتعوي تعويز نينا يعني تانو كسك نبيجي وزرري وشي هات نقول خوازي باشا تشد خوازي حكومة العراق تركيا كردستان شد از ده خوازم مختشر تشد بتني سكي قندينا نا بدير بس قندي دخل بشين بجين فاندرا جاني وزحمتي بتشيبويا طبعا بيتشيك قالك الترسن ما ظنش الترسن بس بيتشيك واختشر تشد بدخل كي قندي نشين بجين باشا قندي واش هاتي تشول كرن قندي المسيحيان زيادة هاتي تشول كرن شرانش نزيكي ما يتشول بيا وقندي مش زماني بري قالك جارة ما قندي هلاي فيرين كنت بينا بان خانيت كافن حمي وصبي أبا يا مقخو صبي نقلك شرط شي بي بيشت خاني ما دنا عندنا ويري مدفعية هابيت خاني ما هارفي وزمانة حكومة بري شي طيار هارت هاتن بريت هابيت حمي خانيات بديت كن أبا سيت شارجر أف خانية متشيت كن باشا هون بيجن خلقي كريستيان مسيحي زيادة زرر كرينا جبرت شي بو صاد بيجي والله جبر توب وطيارة قندي ما نما نما قال لك خاني توب بيكتن وطيارة ليدان وجبلي عقار وشياي شيس اقر بردان يعني اخابيه وصا هاتي سلطان هو هاتي سلطان وصاتي كان قند هاتي تشول كرين او در دوره ما بين شش قند الفيري در دوره شغل شي هات كان مروف بيدر دجين يعني كارو كسابته بي همي هاتي وسطان كاكا تزاني ام وقتي ما قندي افاكر هشتي وسير مال ما افاكر وحمي هاتن سكناندني اجبر فان توبو طياره اش 2008 حطونه قصد بردوام دردوري قندي يعني بردوام شهر يعني باشا بكك تشتكا فيدر تشتكا كاريبي تشي ما وشو لا ما نشو لا منوتا باشا شما يعني او تشي تشهنا يعني جبت شي بكك فيدر هنا خد او شي اودي خور فينو هاتنا فاندرش حكميه تركا رافينا ما نوكاس لاس فيتشي تركانا بكك لا فيتشي دي تركن اوي دنيش بكك شرش بردوام هاي شرشي بردوام ترسي وش حميدم هاي بستاني تتش بسر هاتي والله بستاني من يعني قال لك زراريوي تشيبيا ما وحمي صوتن تعويز بو او زرر؟ لا والله بشرك تعويز نادر بشرك نا خافي تو كي زرري وتشي تشني قال لك زرارة يعني ما دفت كشفك دار كيف بزونن عالم يعني شو صارت شو زراريوي هاتي برز دلشير بالو دس بكين زرر كان شيء يعني من خلقك دبينم جوتيار دل زرر مكردو كابرا كافتريا هي ريستورانت هي دل زرر مكردو بس دي زرر كان شلون سپاس اكيد زرر زور بو
دبر باطیفا و دبر ناحیه باطیفا ناحیه درکار ناحیه کانی ماست چی اف هر سه ناحیه تنه نه تنها گشت کالیه گشت گذاریه چی عینی وقتی چی صدا ما هزارا ما جودیار هنل دبر ما کو خلق بخول بره وان گندید که بردمان تذکرنه آجالی خدانت کرد هر واسه منطقه گشت و گذاریه خلق بصدا هزاره همشین بجین بار ویده بری و بری 2 سال از خلق قصدا برید که در به هرمش قصدا برید که منطقه گشت و گذاریش نمایه خلق زور ضررمند بویه هندکا بخو کبری های مشروع بچی که های پروژه که سیاحی های که مازنه بخو مفاکیش بینید سالانه و صدا گنجد مال دیده تاتن شول کنه خلق میدی زراعت وانا مایه واسا هر واسا فقیه مای به افصال گلک و بصدا دون ما هاتی نسوتن و بعد این بزانین یعنی اما خاچی عراق کردستان حکومت عراق داره سروری عراق پیشل کراوه نوێنەرێک لە بەغدا هاتووە باسی قەبارەی زیانەکان بکە ئەکید ئەبە ئەرکێ مەزن کەفتە سەرمەلی حکوومەت عێراق اتحادی چکی سیادە عێراقی سەرواری عێراقی تێتە پێشیلکردن تەنها پشتی ئۆپۆرسیۆن دەست پێکردی پشتی 20 ڕۆژە فەرمانداری گشتیە پەسەوانی سنووری عێراقی سەردانێک ئینە دەڤەرێ ئەوژە چوو دوسێ جەها گەوشینگە وەرە کەس نەهاتە بەس بردمان ژەر نەڕەوەستە ئەبرکە دو هەی بۆ 10 ڕۆژە بردمان هەیە دو هەی ڕۆژە بەردەوامە حتانو بۆمبارانە شەڕە ڕۆژێکی نەبێت شەوی هەیە کە شەوی نەبێت ڕۆژادی هەیە ویگوندی هەیە ویگوندی نینە مهم لە وەزارەتی دارایی لە لیژنە لە پەرلەمان کەسێک هاتووە برێکا کە زیانەکانتان چییە؟ وەزارەتی دارایی عێراقی کەس نەهاتووە وەزارەتی پەرلەمانت کوردستانی سەردانێک بوومە ئینە ناوێری بەری هەیڤەک و نیفتە هەیە تقریبا هاتن راپورتك حاضر كنا مقلوانا رينشتين برلمان بيك و زيانة وانا هندك كومش أمدينوان وقتي ما نابد قندا دانوان داتا هندك ما دانوان الجل خبرن بس حتى إنه كاش وقت بيجن شبوانا كاس قربونا كراو كاس نقربونا كريا ومناش أم تيمت خوش بدرستي فرق وان جهة زرار اللي ما تبين خطر بين كو خطرها وآرامها وأمناش فرق ينجح حتى بيلعب برز دل الشير يعني صار سر شون دبينن إيوا بربرسن كيداري أم هر دخازت كينو بيوم ما أواجب وهر لشكري تركي جيان دولات تركي هر وسا غريلات باكيج خود دير بكن أم وقت بيجن هي بداري شوانا خود دير بكن شوان گندت ما حولاتي ما أبد چندين سال النوطة حتى إنه كي ضرر ده تباجت ده بيجونه حتى چند سال حتى إنه كشهود الشهيد ده بريندار ده برا باطيفة وقليا هي باطيفة ودركاري هي يعني ناحية قليا وسندي أمشين بيجين شهود الشهيد ده بريندار يعني بوشي حتى إنه كشندين بريندار هنا حتى إنه يعني وقت بيجين بكافتي بوينا کێشە لە تورکایە بەڵام شەڕ و ماڵوێرانیەکە لە خاچی کوردستانە ئەمە پاشماوەی شەڕی نێوان سوپای تورکیا و پەکەکەیە بێجگە لە سووتانی خاک بێجگە لە سووتانی سەر و ماڵی هاوڵاتیان هیچ سوودێکی بۆ خاچی کوردستان نەبووە خەڵکێکی زۆر دەربەدەر بووە وەکو بەرپرسان باسی لێوە دەکەن لە بەهۆی ئەم شەڕەوە لە ماوەی ڕابردوودا 32 هاوڵاتی بوونەتە قوربانی بێجگە لەوەی وەک دەبینن یعنی ماڵی خەڵکیش سوتاوە بە شەڕەکە بەرپرسان لەم ناوچەیە دەڵێن پێویستە پەکەکە و سوپای تورکیا خاچی کوردستان بەجێ بهێڵن چونکە لە کوردستان حکوومەت هەیە حکوومەتی کوردستان پێشمەرگا ئاسایش تەنانەت سوپای عێراقیش لێرێ پێویستیان بە هیچ هێزێکی بیانی نییە ئەوەی جێگای پرسیارە لەگەڵ ئەوەی زەرەرێکی زۆر بە خەڵک کەوتووە تاوەکو ئێستا یەک بەرپرسی عێراقی یاخود یەک بەرپرس لە وڵاتەدا بە دوواداچوونی بۆ زەرەری ئەو هاوڵاتیانە نەکردووە ئەرێ کاکە چیان بەسەرهات چێ قەرەبوویە و هەموو زەرەر و زیانانە دەداتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.